بەناوی خوای بەخشندەی مێهرەبان سڵاوی خوای گەورەتان لێبێ عزیزان و خۆشەویستان لەگەڵ نور و گەورەیی شەوە پیرۆزەکانی قەدراین داواکەین لە خوای گەورە بە لوتف و مێهرەبانی و گەورەی خۆی لەبەر لێخۆشبووی و بەزەیی بەرفراوان و ڕوحمی بێ سنووری خۆی قەڵەمی عەفو بەسەر گوناهەکانمانە بێنێ و ئێمەش بکاتە یەکێک لە ڕێز لێگیراوانی ئەم شەوە پیرۆزە. کاک ئەحمەدی موفتیزادە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ بە یەقینیەوە تەواوی ئەو نورەی لە حەزرەتی ئادەمەوە تا حەزرەتی عیسا سەلامی خۆیان لەسەر بێ هاتووە بۆ خۆشبەختی و ڕێنمایی و ئاسوودەی مرۆڤەکان لەلایەک دای بنێی لەگەڵ ئەو نورەی کە لە شەوی قەدردا بۆ سەر قەلبی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دابەزیوە وەکو ئەم نورەی کە لەم شەوەدا هاتووە وەکو نوری خۆر و مانگ وایە ئەگەر گڵۆپێکی بچکۆلانە لەبەر نورەکەیان دابنێ داواکەین لەخوا لەبەر خاتری ئەو نورەی کە لەم شەوەدا ناردوێتی خوارەوە بۆ سەر دڵ و دەروونە خاوێنەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دڵ و دەرونی ئێمە ڕێگەی ئێمە ژیانی ئێمە قیامەتی ئێمە بەرزەخ و قەبری ئێمەش بەو نورە ڕۆشن بکا و دڵ و دەروونمان پڕ بکا لە ئارامی و ئارامش و ئاسوودەی. هەر بۆ قسەکردن لەسەر شەوە پیرۆزەکەی قەدر کە چەندی لەسەر بگوترێ هێشتا کەمە ئەم شەویش هەر تەرخانەکەین بۆ گەورەیی و فەزڵ و چۆنێتی خۆ ئامادەکردن و چوونە مەیدانی شەوەکەوە بە میوانداری زۆر بەڕێز جەنابی مامۆستا عەبدوڵڵا ڕەشید پێنجوێنی بانخوازی ئیسلامی. مامۆستاگیان زۆر بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوون. سوپاس بۆ جەنابیشتە. تاعات و عیبادەتتان قبوڵ بێ ئینشاءڵڵا. اللهم ئامین ئێوەش قبوڵ بێن ئینشاءڵڵا. مامۆستا سەرەتا بزانم قسەی جەنابت وەکو بانخوازێکی ئیسلامی بۆ شەوی قەدر یا دیدگا و سەرنجی تۆ لەسەر شەوەکە چییە و چۆن هەستی خۆت بۆ شەوی پیرۆز و مبارەکی قەدر دەرەبڕی؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا وقائدنا محمد صلوات الله وسلامه عليه أجمعين إلى يوم الدين. بشكي دليم ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. مجهر لقل دعاكاني تودا بدل دەپارێم و خوای پروردگار بۆ خاتینا و پیرۆزەکانی خۆی بخاتی صیفەتە بەرزەکانی خۆی لە گوناه و لە تاوانەکانمان خۆش ببێت. بێگومان کاک ڕیاس مانگی ڕەمەزانی پیرۆز کە خەڵاتی خوای پروردگارە تایبەتمەندی خۆی هەیە. دایکی هەموو مانگەکان و گەورەی هەموو مانگەکان ئێمە لە پێشوازیدا و هەروەها ئێستا لە ژیاندا تیایدا دەژین. ئەگەر ئەو مردووە ئیماندارانی کەوا ئەمساڵی ڕەمەزانیان بەنسیب نەبوو کۆچیان کردو و لەم سەرزەویدا نەماون ئێستا زیندوو بنەوانێ و بێنەوە سەر شانووی ژیان لیان بپرسی قدری مانگی ڕەمەزان و قدری شەوانی لەیلەتول قەدر بەڕاستی ئەوان لەوانەیە وەڵامێکی زۆر جوان و چاکیان پێ بێت چونکە بەڕاستی هەموو عیبادەتەکان بەگشتی و خۆ تەرخانکردن و خۆ یەکلاییکردنەوە بۆ عیبادەتەکان و بەتایبەتی لە شەوانی لەیلەتول قەدردا گەورەترین دەسمایە و گەورەترین زەعد و توێشوێکە کە بۆ ڕۆژی ڕێستاخێز لە حوزوری خوای پروردگارە فریامان دەکەوێت. بۆیە لەیلەتول قەدر یا شەوانی لەیلەتول قەدر لە ناخی مندا لە ناخی هەموو تاکێکی موسڵماندا چ بە پیا و بە ئافرەتەوە کاتێکەوە تام و چێژی ئیمانی شەشتووە بەڕاستی وەک دەوترێ قەدری زێر لای زەڕەنگەرە قەدر و هەروەها شکۆمەندی و پلە و پایەکی زۆری هەیە. بۆیە لە ژیانی هەر یەکێکمانە هەمیشە چاوەڕوانی ئەو هەنگا و مەوسیمانەین کەوا زیاتر و زیاتر بەرزمان ئەکاتەوە بۆ لای خوای پروردگار. بۆیە لە لای من شەوی لەیلەتول قەدر ئەو شەوەیە کەوا خوای پروردگار دەیەوێت تێیدا بەندەکانی بەڕاستی لە خۆی نزیک کاتەوانێ و بیکاتە دەرگایەک بیکاتە وێستگەیەک بیکاتە مووقیفێک بۆ ئەوەی کەوا لاپەڕەیەکی سپی لە ژیانیانە هەڵبدرێتەوانێ و جارێکی تر ئەسپی خۆیان لە دینداری و لە خواپەرسی و لە دەست لە ملان لەگەڵ قورئان و زیکر و ئەورادەکانە دروست بکەن و هەروەها پەیتا هەنگاو بە ڕۆحیان و بەجەستەیان تێکەڵ ببن لەگەڵ ئەو شتانەی کەوا خوای پروردگار چاوەڕوانی دەکا لە عەبدە ساڵحەکان و لە بەندە ڕازگۆیەکانی هەتاوەکو لەسەر ئەم زەویەدا ژیانیان بەرنەسەر و بگەڕێنەوانێ بۆ لای خوای میهرەبان. زۆر باش مامۆستا هەزاران و سەدان فەرمودەمان هەیە باز لە ڕوحمی خوا و پێخۆشبوونی خواکە بەگەڕانەوەی بەندەکەی. سوێندم بەو کەسەی گیانی منی بەدەستە ئەگەر ئێوە گوناه نەکەن و تۆبەی لەسەر نەکەن خوا ئەتان گۆڕێ بە میلەتی دیکە. لە شوێنی دیکە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕادەی دڵخۆشی خوای گەورەمان بەو شێوەیە بۆ وێناکە کە مرۆڤێ لە بیاباندا حوشتر و پێداویستەکەی ونەکە کە ئیدۆزێتەوە تەنانەت لە خۆشیە هاوکێشەکان پێچەوانە ئەکاتەوە خوای گەورە بەدەمیەوە پێکەنێ. مەبەستم ئەوەیە
قەدر و مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ خۆیان دوو وێزگەی زۆر گەورن بۆ ئاشتبوونەوە گەڕانەوە. خی گەورە بۆچی هێندەی پێخۆشە بە گەڕانەوەی ئێمە لە کاتێک ئێمە لە ڕزق و ڕۆزیەوە خۆین بە بەرچاوی ئەوە گوناهەکەین بۆ نمونە بەسەر عەرز و دەسەڵاتی ئەوا دێن و دەچین بۆچی لەگەڵەوەشدا هێندە بە گەڕانەوە و تۆبە و ئاشتبوونەوەی ئێمە دڵخۆش و شادمانە. بێگومان خی پرۆدگار تێکڕای فەلسفەی قورئان یا تێوەکڕای فەلسفەی فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە تایبەتی لە ڕوانگەی گەڕانەوە و تۆبە و پەشیمانبوونەوە بۆ لای خی پرۆدگار شتێکی زۆر گرنگە و هەروەها قورئان زۆر ئاماژەی پێداوە. بۆی خی پرۆدگار لە لوتف و میهرەبانی و مەرحەمەت و ڕەحمان و ڕەحیمی خۆی هەمیشەی پێی خۆشەکەوە بەندەکانی بەردەوام بن لە چاکە و چاکەکاری و دوور بن لە گوناه و گوناهباری لە تاوان و تاوانکاری. هەر بۆیە لە چەندەها ئاەتی قورئاندا داوامان لێ دەکات و بانگەوازی خی پرۆدگار بۆ عەبدەکانی هەیە بۆ نمونە وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين وسابقوا لشوێنێک تێدا دەفەرمێ ئێوە پەلە بکەن بۆچی إلى مغفرة من ربكم بۆ لێ خۆشبوونێک لەلایەن خی پەروەردگاری خۆتانەوە بۆ بەدەستێنانی بەهەشتێکەوە پانتایەکەی بەقەدەر پانتایەکانی ئاسمان و زەویە. بۆیە لە بیرمان نەچێ کاک ڕیاس حتا لەیلەتول القەدر واتە شەوی شکۆ شەوی قەدر شەوی ڕێزلێنراو ئەم شەوە تەنانە هەندێک لە زانایان ناویان بردووە بە لەیلەتول المەغفیرە واتە ڕۆ شەوی لێخۆشبوون لەلایەن خی پەروەردگارەوە. بۆیە خی پەروەردگار وەکو لە فەرمودەکانی پێغەمبەری خوا داهاتووە صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێ خدای پەروەردگار زۆر پێی خۆشە بە تۆبەکردن و گەڕانەوەی عەبدەکەی بۆ لای خۆی. بۆیە هەمیشە ئێمە دەرگای تۆبەی خوایی کراوەیە لە دەرفەتەکانی و وێزگەکانی مانگی ڕەمەزاندا دەتوانین بگەڕێنەوانێ بۆ لای خی پەروەردگار چونکە ما يفعل الله بعذابكم خی پەروەردگار ئیشی نییە بە سزای ئێمە بە ناڕەحەتکردنی ئێمە خی پەروەردگار بە عیبادەت و بە خواپەرستیەکانیش نایەوێت ئێمە ناڕەحەت بین بەڵکو هەموو عیبادەت و خواپەرستیەکان لە دنیادا پێش قیامەت سوود و کەڵکەکەی بۆ خۆمان دەگەڕێتەوانێ لە بۆ لاشەمان لە بۆ دەروونمان لە بۆ ڕۆحمان لە بۆ یعنی هەموو تێکڕایکایەکانی ژیانی پەیوەندیدار بە ئێمەوە. بۆ یە کاتێکیشکەوە گوناه و تاوان دێتە ئاراوە بەهۆی فێڵی شەیطانەوە ئینسان لە مەوسیم و لە کاتەکانی تردا لا دەدات و هەروەها لا ڕێ دەگرێتە بەر دوورەکەوێتەوانێت لە پەیامی خی پەروەردگار دوورەکەوێتەوە لە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئالێرەدا ئینسان نابێت تووشی یەئس و بێتاقەت بوون بێ ئالێرەدا معنای ئەوە نییە ئیتر هەموو ڕێگەکان داخراون هەموو دەرگاکان بەڕووتا داخراوە بەڵکو دەرگا لە دوای دەرگا خدای پەروەردگار ئەیکاتەوە بۆ عەبدەکانی بۆ ئەوەی کەوا بگەڕێنەوە بۆ لای بۆچی کاتێکە خی پەروەردگار دەفەرمێت یا ئەیوها الذین آمنوا توبوا إلى الله توبة نصوحا چۆن عسى ربكم أن يكفر عنكم من سيئاتكم لبر خاتیەوەی کەوا خی پەروەردگار لە گوناه و تاوانەکانتان خۆش ببێت ويدخلكم جنات تجري من تحتها الأنهار خی پەروەردگار بتان خاتە ناو بەهشتانێکەوە کەوا چەندەها جۆگە بە ناویە دەڕوە. بۆیە ئێمە پێویستمان بەوەیە بەڕاستی هەمیشە بگەڕێنەوانێ بۆ لای خی پەروەردگار بێگومان بەگەڕانەوەمان بۆ لای خی پەروەردگار خی پەروەردگار زۆری پێخۆشە وەکو چۆن خۆشمان پێمان خۆشە لەو گوناه و تاوان و خراپەکاریە دوور دەکەوینەوە. زۆر باش مامۆستا زۆر جار ئەگەر هەر ئێمە مناڵەکەمان داوای پارەی ڕۆژانە یا پێداویستێکی خۆی بکە ئەگەر دوو سێ جار ئیلحاح بکات دووبارەی بکاتەوە جۆرێ لە بێتاقەتی و لەوەچە تووڕەبوونمان پێوە دیار بێ یا بۆ منە هەر کەسێک داوای قەرزێک پێداویستێکی ژیان بکە ئێمە سات بە سات ئەم مرۆڤەمان لابچووگە بێتەوە بەڵام لە داواکردنی لێخۆشبوون و گەڕانەوە بۆ لای خوا هاوکێشەکە پێچەوانەیە هەتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ کە خوای گەورە زۆری پێخۆشە کە عەبدەکەی مکوڕ بێ سوور بێ ئیلحاح بکە لەسەر لێخۆشبوون پێداویستەکانی خۆی تا چەند ئێمە پێویستە سوود لەم دەرفەتە خوایە وەربگرین کە تەنانەت ئەگە ئێمە بە دایک و باوکی خۆمان بڵین پارەمان بەرێ شتێک ئەوان مۆن و یان تووڕە و عاجز بن بەڵام خوای گەورە زیاتر پێی خۆش بێ تا چەند پێویستە ئێمە سوود لەم دەرفەتە وەرین بە تایبەت لە شەوی پیرۆزی قەدرە. کار و کردەوە و بیرکردنەوەی مرۆڤەکان هیچ کاتێک هاوتا ناکرێت بەویست و حەلیمی و توانایی خی پەروەردگار. یەکێک لە ناوەکانی خی پەروەردگار الحەلیمە خی پەروەردگار الصبور صابیرە بەرامبەر بە عەبدەکانی. من و تۆ کاتێک کە غەڵەت دەکەین بەرامبەر بە یەکترین لە یەکترین دوورەکەوینەوە و لە لای یەکترین پێ دەچێت ببێزرین و هەروەها بچوو ببینەوانێ بەڵام بە پێشەوانەوە بەندەکانی خی پەروەردگار بەگشتی هەرچەندە کوفر و تاوان و بێباوەڕی و خراپەکاری دەکەن هەرچەندە ئەسپی خۆیان لە گوناها تاو دەدەن بەڵام هەچ کاتێک دەگەڕێنەوانە بۆ لای خی پەروەردگار خی پەروەردگار بە ئەو پەڕی میهرەبانیەوە
دەرگای خۆیان بۆ دەکاتەوانێ بە ئەو پەڕی میهرەبانیەوە خۆی پروردگار مامەڵەیان لەگەڵا دەکات بۆیە خۆی پروردگار کاتێکەوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله تعالی عليه وسلم خۆی پروردگار پێی خۆشە ئێوە گوناه بکەن بۆ ئەوەی کەوا لێبوردن و مەغفیرەتی خۆی پروردگار دەربکەوێت و لە فەرمودەیە ترا دەفەرمێت ئەگەر بێت و ئێوە گوناهتان نەکردایە خۆی پروردگار قەومێکی تری دەهێنا بۆ ئەوەی کەوا گوناه بکەن و خۆی پروردگار لیان خۆش بێت چونکە عەفو و مەغفیرەتی خۆی پروردگار کە خۆی پروردگار غەفور و ڕەحیمە کاتێک دەردەکەوێت کەوا بەندەکانی گوناه و تاوان دەکەن بەڵام بێگومان خۆی پروردگار لەیسە کەمیثلیه شەیئون هیچ کاتێ هاوێنەی خۆی پروردگار نییە لەسەر زەویدا بۆیە ئێمە دەرفەتەکان زۆرن مەوسیمەکان زۆرن کاتەکان زۆرن دەرفەت لە دوای دەرفەت مەوسیم لە دوای مەوسیم لە ڕووی زەمانەوە لە ڕووی مەکانەوە خودای پروردگار دەیبەخشێ بە عەبدەکانی دەیبەخشێ بە بەندەکانی بۆ ئەوەی کەوا تیایدا بڕیاری گەڕانەوەی یەکجارەکی و ڕاستەقینە بدەن بۆ لای خۆی پروردگار چونکە هەچ هەنگاوێکەوە بەندەکان لە دوای گوناه و تاوان دەینێن و دەگەڕێنەوە پێی بۆ لای خۆی پروردگار بێگومان چێژی ئیمان زیاتر دەچێژن حتا قسەیەک هەیە دەڵێ هەر کەسێک بەڕاستی سەردەمی جەهالەت و نەزانی نەچەشت بێ شیرینی و چێژی ئیمان نازانێ کەسێکەوە لە گوناه و تاواندا ڕۆچووە کە دەزانێت سەرنجامی گوناه و تاوان چییە گوناه و تاوان چی بەبەخشیەوە بە مرۆڤەکان غەیری ئەوەی کەوا یەکەم لە خۆی پروردگاری دوورخستنەوەتەوانێ و هەروەها ناشرینی کردوون شعوری بینار کردوون دەرونی ئازار داون بەڵام کاتێکەوە پێچەوانەکەی لە ڕەحم و میهرەبانی خۆی پروردگارەوە بە تایبەتیتر لە مانگی ڕەمەزاندا و بە تایبەتیتر لە دەشەوانی کۆتایی مانگی ڕەمەزاندا کە شەوی لەیلەتول القەدری تێدا هەیە خودای پروردگار بڕیاری دا و لە عەبدەکانی خۆش دەبێ ئەم عەبدە کاتێکە دەگەڕێتەوە بە لای خۆی پروردگار هەست بە ئاسوودەیی دەکا هەست بە ئارامیشگا هەست بە ئارامبەخشی دەکا دەزانێت کە بەڕاستی وەک ئەوەی کەوا ئێستا لەدایک بووبێتەوانێ ئەو کەسێک کە لە گوناه و تاوان دەگەڕێتەوە بەڕاستی وەکو ئەو ڕۆژەواتانێک کەوا لە سکی دایکی هاتبێتە خوارەوانی و هەروە هاتبێت سەر ئەم شان و ژیانە بۆیە بەندەکان بە گەڕانەوەیان بۆ لای خۆی پروردگار بێگومان خۆی پروردگار پێی خۆشە إن الله يحب التوابين ويحب المتطهرين ئەمە یاسا و بنەمایەکی قورئان هەمیشە خۆی پروردگار پێی خۆشە عەبدەکانی تۆبە بکەن پەشیمان ببنەوە و هەروە خۆیان پاڵفتە بکەن و هەروە خۆیان بڕازێنەوانێ بە هەموو فەضائیل و شتە باشەکان ئەوەی کەوا قەدر و ڕێزیان لە لای خۆی پروردگار پاشان لە لای مرۆڤەکان جوانتر و چاکتر دەکا و هەروە وەتەخلیەت عن الرەذائیل خۆشیان خاڵی بکەنەوە خۆشیان وە دوور بگرن و پاڵفتە بکەن لە هەموو ئەو شتانەی کەوا دەبێتە هۆکاری ناشرین بوونیان بۆیە خۆڕازاندنەوە بە عیبادەتەکان لە دوای تۆبەکردن و پەشیمان بوونەوە بۆ لای خۆی پروردگار بێگومان زیاتر کاریگەری لەسەر دەرونی ئینسان هەیە لەسەر دەرونی ئینسانی مسلمان هەیە بە تایبەتی بە باری ئیجابیدا زۆر باش مامۆستا دکتۆر عەبدولکەریم سروش دەفەرمێ قەدر گۆڕانکاریەکی عەمەلی و سیاسی و نەتەوەیی نییە ئەوەی کە سبەینی هەستی ئینقیلابێ لە وڵاتە ڕوویدا بێ بگرە ئەمە ڕاچەنین و داچڵەکین و گۆڕانکاریەکە لە ناخە لە دەروونە ئێمە چۆن ئەم گۆڕانکاریە ناخیە بێنی نەدی وە چۆن هەستی پێ بکەین مەبەستمەوەیە زاڵبوون بەسەر کۆت و بەندەکانی ڕۆژگار و شەیتان و خۆپاکردنەوە خۆیەکلاکردنەوە بۆ خوا چۆن لە شەوی قەدردا بهێنی نەدی و هەوڵی بەدەزێنانی بدین و چۆن هەست بەم گۆڕانکاریەش بکەین لە خۆمانە بێگومان شەوی لەیلەتول القەدر بۆ چێر لە ڕۆژدان نییە چونکە شەو خەڵوەتگای عابیدان و خواناسان و عاریفان و صالیحان و پیاوچاکاندا ئەوەی کەرا لە شەودا دەکرێت ئەو ئارامشەی کەوا ئینسان لە شەودا حتا لە بوارەکانی تریژیانە دەستێکەوێت لە ڕۆژا دەستی ناکەوێت بە تایبەتتر لە عیبادەت و خواپەرسیە ئەو چێژەی کە لە عیبادەت و خواپەرسیە لە شەوەکانی ڕەمەزانە بەگشتی لە شەوەکانی لەیلەتول القەدردا بیزدا لە شەوە تاکەکانی لەیلەتول القەدردا کاتێک کە ئینسان ئیجتیهاد و تێکۆشان دەکات بەڕاستی هیچ کاتێک لە کاتەکانی ترا دەستی ناکەوێت بۆچی چونکە ڕۆژگار بەگشتی بێگومان فیتنە و ئاشوبە و کێشە و مەشاکیل زۆرن بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا کە ئیمامی مسلم لێگێڕێتەوە فەرمێ ستكون فتن كقطع الليل المظلم فیتنە و ئاژاوە و کێشە دێ بەسەر مسلمانانە وەکو پارچە بەشەکانی شەو کە دێ بەسەر ئینسانە بەیانی ئینسان مسلمانە ئێوارە کافر و بێباوەڕە ئێوارە مسلمانە بەیانی کافر و بێباوەڕە بۆچی یەبیع دینەه بعرض من الدنيا خوا پەنامان بە دەفەرمێت چونکە دینەکەی بە کەمێک لە دنیا
بە دینار و بە دنیا دەفرۆشێ واتە دینەکەی بەلاوە گرنگ نییە بە ئەندازی ئەوەی کەوا دنیاکەی بەلاوە گرنگە بۆیە سەرقاڵبوونی مرۆڤەکان لە دنیای ئەمڕۆی پرجەنجاڵی ئاریشەکان و کێشە و گرفتەکان وهروە کێشە و گرفتەکانی ڕۆژ حتا لە مانگی ڕەمەزانیشا بە ڕۆژدا لە ڕاستیدا ئەو جیاوازی هەیە لەگەڵ شەودا بۆیە شەو ئێمە دەتوانین بیکەنە دەرفەتێک بۆ ئەوەی کەوا هەم بەلاشەمان عیبادەت و خواپەرسی تێدا ئەنجام بدەین لە نوێژەکان وهروها لە قورئان خوێندن لە ذیکر ئەوانی کەوا ئێمە چۆن ئاوەدانی کەین و لەوانی دوایی بێنە سەر ئەو باس و خواسە بەڵام نابێت تەنها عیبادەت و خواپەرسێکی ڕووکەشی بێ نابێت تەنها لە جەستەیە بێ بەڵکو دەبێت جەستە و لاشە و دەروونمان دڵ و دەروونمان بەڕاستی ئاوێزانی یەکترین بکەین چونکە ناکرێت دڵ و دەروونمان لە شوێنێکی تر بێت و لاشەمان لە شوێنێکی تر بێ ئێمە کاتێکە دەچین بۆ مزگەوت کاک ڕیاضی خۆشەویستم بەداخەوە زۆر لە موسڵمانان کە دەچن بۆ مزگەوت وەکو یەکێک لە زانەکان دەفەرمێ بە ڕۆحێکی بازاڕیەوە دەچن بۆ مزگەوت بەڵام بە ڕۆحێکی مزگەوتیەوە ناچنەوە بازار یعنی مزگەوت چی ئێوە لە ئێمە پەیامی مزگەوت و مانەوەی مزگەوت وەرگرتن و خۆ سەرقاڵکردن سەرقاڵبوونی ئینسانی مسلمان بە تایبەتی بە شەوی لەیلەتول قەدرەوە بەڕاستی ئەگەڕێتەوانێ بۆ قەلب و بۆ ناخی ئینسان ئەگەر مرکزی ئینسان دڵی ئینسان لە ئیخلاسەوە هەتا و هەنگاوەکانی تری پێویست بۆ دینداریەکی زۆر جوان و چاک و ڕێکوپێک نەیگرێتە بەر ئەو کاتە لاشە هیچ سوودێکی لە نابینێت بۆیە ئێمە پێویستە شەوانی لەیلەتول قەدر بە تایبەتی شەوی لەیلەتول قەدر وێزگەی گۆڕانکاری لە خۆمانە بە خۆداچوونە و لە خۆمانە لە ڕاستیان لە دڵمانەوە دەست بکەین هەروەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە دڵی ئینساندا پارچە گۆشتێک هەیە ئەگەر هاتوو ئەو پارچە گۆشتە باش بوو ئەوە بێگومان ئەندامەکانی تری لاشە باشە ئەگەر هاتوو بە پێچەوانەوە ئەم پارچە گۆشتە خراپ بوو ئەوە بێگومان ئەندامەکانی تری لاشە خراپە پاشان دەفەرمی ئاگادار بن ئەلا وهی القلب بۆی ئەم دڵە کە مەرکەزی ئینسانە عەرشی خوای پەروەردگارە و هەروەها لێرەوە قەرار و بڕیارەکانی ئینسان لێرەوە دەرئەچێ چی بکا و چی نەکا چی بڵێ و هەروەها ئەعضا و ئەندامەکان تەفسیری ئەوەی دڵە لە ڕاستیە گرنگ و پێویستە ئێمە لە پێشدا لەیلەتول قەدر لە دڵ و دەروونمانەوە تێیدا بڕیار بدەین ببێتە کامیابێکی سازگار بۆ ئەوەی کەوا بە پەلوپۆکانیشە بە ڕۆشنی بڕواترێت و ئێمە ئیسفادەی لێ بکەین زۆر باشە مامۆستا لە پێشێکەکە ئاماژەم بە قسەیەکی مەرحوم کاک ئەحمەدی مفتیزادە کرد بە ڕەحمەت بێ کە پێی وایە نور و ڕۆشنایی یا هیدایەتی 123999 پێغەمبەر بە پێی فەرمودەکەی ئیمام ئەبوزەر ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ لەلایەک دای بنەی لە بەرامبەر ئەم نورەی کە لەم شەوا بۆ سەر دڵ و دەروونە خاوێنەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دابەزیوە وەکو گڵۆپێک وایە لە چاو نوری خۆر و مانگا فەرمێ ئەمەشم لە عاتیفە و سۆزەوە نییە ئەمە بە بەڵگە دەیسەلمێنە ئەمە شتێکی لۆژیکە ئێمە چۆن دەرک بەم نورە گەورەیە بکەین یان بۆنمونە چۆن هەست بە گەورەی و کاریگەری نوری ئەو نورە بکەین کە لە شەوی قەدر هاتۆتە خوارەوە کە خوای گەورە مانگی ڕەمەزانی پێ گەورە کردووە و شەوی لەیلەتول قەدریشی بەم گەورەیەوە لێ کردووە کە هیچ شەوێکی تری ساڵ خۆی نادا لە شانی ئەم قسەی جەنابی مامۆستا خوای پەروەردگار لەویش و لە تەواوی زانایان و بانخوازانی ئومەتی ئیسلامی و بە تایبەتی بانخوازانی کوردستان خۆش بێت خوای پەروەردگار عاقبەتی هەموو زانایان بەخێر بگێڕێت تەفسیرەکەی وەرگیراوە لە خودی قورئان و لە خودی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم بەراوردکردنا يعني همو أمن ولا لايك همو أمر روشتان لايك يعني همو أمشتان بخيت تاي ترازويك وأروها شبي ليلة القدر ريزي ليلة القدر برهمي ليلة القدر كاكلو جوهر وفلسفي ليلة القدر لايك هيك كاتك براور ناكري أوي كوا هل ينزرا ولا قرآني بيروس أقريت واني بو سورة قدر إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر براسي خواي برودگار آل إرادة تبيناسي أم ليلة القدر من بودكات أم ليلة القدر كوا خواي قورة فرمي عبادة خوا برستيو طاعته جوراياليو ذكر قرآن خويندنو وهروا خوايا قلاي كدنو جيان لقل روحي قرآن ودين داري خوا برستيدا لم شودا بأندازي 1000 دانمان بيت 1000 شهر 1000 دانمان يعني شن صار ل 80 سنة يعني 83 صار وشوار مان يعني 84 ساڵ 80 ئەو نزیکانە ئەگەر بێت و کەسێک 20 دانە ساڵ ڕەمەزانی گرت بێت و لە ماوەی ئەم ڕەمەزانەدا لە شەوانی لەیلەتول قەدردا گرنگی بە ئاوەدانکردنەوەی شەوی لەیلەتول قەدردا بێت زانەکە فی 83 ساڵ و 4 مانگە یانە چەندکە چەند زەخیرەیەکی گەورەی بەدەستێنەوە ئەم ئینسانە بۆیە لەیلەتول قەدر شەوی مبارەک و شەوی پیرۆز و شەوی دابەزینی ئەو قورئانەیە ئەو قورئانەی کەوا
نور و ڕۆشنایە لە بۆ مرۆڤایەتی ئەو قورئانی کەوا حبل الله المتين من تمسك به عرج به إلى السماء هر کەسێ دەست بۆ قورئانەوە بگرێ خوای پروردگار برزێکاتەوانی بۆ لای خۆی ئەو قورئان کە ببوورە قسەکەت پێ بڕم ئیمامی عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵ ئەوایە دەفەرمێ كنتم خير أمة مەبەستی هاوچەرخەکانی پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم کەواتە ئەگەر قسەکەی سەیدنا عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ دقیق بێ کە كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر ئەگەر بۆ سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو وەڵێ خير القرونەکە بێ ئێمە کەواتە ئێمەش دەتوانین لە ڕێی شەوی قەدرەوە کە هەر حیکمەت و فەلسەفەی دابەزینی قورئان بووە لەو شەوە ئێمەش دەتوانین بگەینەوە ئەتوانین بڵێن ببینە باشترین ئومەت و توێشوویەکی زۆریش بۆ خۆمان کۆ بکەینەوە بێگومان ئەو ئاەتە قورئانیە كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وهروە قسەکەی ئیمامی عومەر لە تەفسیری ئاەتەکەدا قورئانی پیرۆز کاک ڕیاز لە ڕاستیدا تەنها بۆ سەردەمی پێغەمبەری خوا نهاتوە صلی الله عليه وسلم بەڵکو ئەوانە سەرباز و شاگردی پێغەمبەری خوا بوون ئەوانە جیلێک بوون وەکو سەید قوتب دەفەرمێ جیل قورئانی فرید بەڕاستی ئەوان نەوەیەکی قورئانی ناوازە بوون جارێکتر هاوێنە و هاوشکل و هاوشێوەی هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله تعالى عليه وسلم نایەتوانێ بەڵام بێگومان ولكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر بۆیە لە پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم هاوڵانی بەڕێزی پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم هەروایە بۆیە ئێمە گەر لە ڕوانگەی قورئان و سەیریکەین شەوی لەیلەتول قەدر کە شەوێکی مبارەک و قورئانی تێدا هاتووەتە خوارەوانێ ئەو قورئانی کەوا دەستورە بۆ ژیان ئەو قورئانە تەنها هیچ سەردەمی مەکە و مەدینە نییە هیچ سەردەمی جیلی هاوڵان و تابعین و تابعین نییە چونکە ئەم قورئانە معجزەیەکی هەتایی و نەبڕاوەیە لە ناو ئومەتی ئیسلامیە إلى أن يأتي القيامة أن تأتي الساعة هەتا وەکو ڕۆژی قیامەت ئەم قورئانە دەمێنێتەوانێ پاشان بەشی بڕگەی دووەمی قسەکەی مامۆستا کە ئەڵێنجراوی ئەوەتانێک کە بەڕاستی نور و ڕۆشنایی شەوی لەیلەتول قەدر بەراورد ناکرێت بە هیچ نور و ڕۆشنایی و شوێنێکی ترەوانێ ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه دەی چ مژدەیەک لە مژدە خۆشترێک ئینسان بەهۆی خۆباندووکردنی لە شەوێکا کەوا پێ دەوتێ شەوی لەیلەتول قەدر بە عیبادەت و بەخواپەرسی یەکەم بڕوای بەخوای پەروەردگار هەبێت لەوەی کەوا ئیمانن ئەنی بڕوای هەبێ بۆی کەوا ئەمە خوای پەروەردگار باسی کردووە داوای کردووە و چاوەڕوانی ئەجر و پاداش بێ واتە مەبەستی پێ ڕیایی نەبێت مەبەستی پێ ڕازیکردنی خوای پەروەردگار بێ ببێتە هۆکاری ئەوەی کەوا خوای پەروەردگار لە گوناهی لەوە پێشی خۆش بێ یعنی هیچ دەرفەتێ هیچ نعمەتێ هیچ بەرهەمێک ناگاتە ئەم بەرهەم تەمامسا ئەگەر قوتابی لە وەرزی یەکەمی پێش نیوەی ساڵە سفرێکی سووری هەبێ لە وەرزی دووەمە ئەگە سەتیش بێنێ یاسا پێمان ناڵێ یان بۆ منە ئەو پلانەی کە وەزارەتی پەروەردە دایناوە سفرەکەش بێ بە سەد بەڵام لەیلەتول قەدر هەم گوناهەکانت سفرەکاتەوە بە پێی فەرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و 83 ساڵیش خێر و پاداشت و عیبادەتت بۆ ئەنووسێ کاتەمێکێکی ترە لە حیکمەت و یا گەورەی و بەزەیی خوا بەرامبەر بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێگومان حیکمەتەکانی لەیلەتول قەدر زۆرن کە خوای پەروەردگار وەکو هەدیەیەک بەخشیوێتی بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە کە باشین ئومەتی ناو ئومەتان بین باشین عیبادەتیشی بۆ داناوین و لە ناو عیبادەتەکانە باشترین و چاکترین عیبادەتی هەیە ڕۆژی و ڕەمەزان لە حەدیثە قودسیەکەدا خوای پەروەردگار فەرمێچی الصوم لي وأنا أجزي به ڕۆژ و تایبەتە بە خوای پەروەردگارەوە دەی لە ناو تایبەتمەندی ڕۆژوودا لە ناو یەکێک لە خەسایس و تایبەتمەندیەکانی مانگی ڕەمەزان لەیلەتول قەدرە وەکو چۆن لەیلەتول قەدر خۆی کۆمەڵی تایبەتمەندی خۆی هەیە هەر لە دابەزینی قورئان هەر لە گوناه و لێ خۆشبوون هەر لە هاتنە خوارەوەی فریشتەکان و وەروەها جبریلی ئەمین بۆ سەرزەوی هەتا کارنامەی داهاتووی مرۆڤەکان کە زانایان دەربارەی قەدر دوو تەفسیریانێت تەفسیرێکی دەفەرمون قەدر یعنی خاوەن ڕێز وەکو چۆن دەڵێ فلان ذات و شەڕەفی عەظیم خاوەنی ڕێزە هەندێکیان دەفەرمون لە قەدەرەوەیە واتە کارنامەی مرۆڤەکان جارێکی تر نەخشەی ژیان دەگۆڕێت لە لای خوای پەروەردگار نەخشەی ژیان جارێکی تر دەست پێ دەکاتەوانێ وەکو عەبدوڵای کوڕی عەباس ڕەزای خوای پەروەردگاری لەسەر بێ دەفەرمێت لەو شەوەدا خەڵکی وا هەیە وإن الرجل ليرى وا دەبینی کچێکات يفرش الفروش بەتەمایە وەکو بڵێ سبەینە شتەکەی ڕابخات فەرشەکەی ڕابخات ويزرع الزرع وهروە بچێکی هێڵگەکەی بکێڵێت و بەڵام وأنه لفي الأموات بەڵام ئەم دەڕیزی مردوەکان حسێب کراوە لەبەرەوە لە حیکمەت و دانایی خوای پەروەردگارە کەوا
عیبادەت و خواپەرسیەکانی بەخشیەوە بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لە ناویە لەیلەة القەدر بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاگریاس ئەوەندەی کە لە مانگی ڕەمەزانە بێگومان خۆی ماندوو دەکرد و هەروەها لە دەشەوەی ئەخیریشدا یەجتەهید فی ڕەمەضان ما لا یەجتەهید فی غەیره ئەمە بەڕاستی ئیتر لەوە زیاتر تەفسیر هەڵناگرێ کە خودی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خوای پەروەردگار لە گوناهی لەوە پێش و لەوە دوای خۆش بووە کە بەردەوام لە عیبادەت و خواپەرسیا بووە کەوا مستەفا و هەڵبژێردراوی خوای پەروەردگار بووە تێکۆشان و ماندووبوون و خۆحازرکردن و ئامادەگیەکی بە شێوازێک دەکرد لە دەشەوەی لەیلەة القەدردا لە دەشەوەی کۆتایی مانگی ڕەمەزاندا کە لە کاتەکانی تردا نەیکردووە کەوا بوو ئەمە خۆی بۆ خۆی بەڵگەیەکی ڕاست و ڕوونە لەسەر ئەوەی کەوا ئەم عیبادەتە زۆر گەورەیە بەخشیوێتی بە گەورەترین ئومەت کە ئومەتی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم بەڵام ئومەتی مستەجاب ئومەتی ئیستیجاب واتە ئەوانەی کەوا بەدەم وەڵامی خوای پەروەردگار دەچن بەدەم وەڵامی پێغەمبەری خوا دەچن صلی الله عليه وسلم چونکە یا ئەیها الذین آمنوا استجیبوا لله وللرسول بۆچی إذا دعاكم لما يحييكم يعني ئێمە بە وەڵامدانەوەمان بۆ خوای پەروەردگار بە وەڵامدانەوەمان بۆ لای سونەتەکان و داواکاریەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکی تر ژیان دەبەخشینەوە بە خۆمان بۆیە شەوانی لەیلەة القەدر بەخشینەوەی ژیانە بە مرۆڤەکان بە تایبەتی ئەو مرۆڤانی کەوا بە ڕۆح دەژین بە دڵ دەژین دەیانەوێ تام و چێژی عیبادەت بکەن دەیانەوێ بەڕاستی دەست لە ملان بن چونکە ئەم شەوە لە بیرمان نەچێ ئەگە دوای قسەی لێ بکەین یعنی ئاوێزەبوون و ئاوێتەبوونی ئەهلی ئاسمان و هەروە ئەهلی زەویە فريشتكاني خواي برودقار تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام حتى مطلع الفجر فريشتكان دين أخوارواني بول دين أخوارواني لقل أهل قيامة بوشي چونك وكو أهل تفسير دفرمون ياوكو عبد الله كوري عباس رزاي خواي برودقاري لسربي أفرمي فريشتكان زور مشتاق وتامزروي بينيني تراويه كاران يشكاران ڕۆژ و گران ئەوانەی کە گوێڕایاڵی خوای پەروەردگارن حەزەکەن بێن سەلامێکیان لێ بکەن دەی چی خۆشتێکە لەوەی کەوا ئینسان لەم چەند شەوەدا کە دەرفەتێکی زێڕینە لە دەستی خۆی نەدا جارێکی تر و هەتا ساڵێکی تر فریشتەکانی خوای پەروەردگار جبریلی ئەمین نایەتەوە بۆ سەرزەوی سەلامێک بکات لە عەبدە ساڵحەکانی خوای پەروەردگار ئینسان نەتوانێت لە شوێنێکا دابنیشێ بۆ ئەوەی کەوا سەلامی فریشتەکانی بەربکەوێت تەمامسا لە مەجال و بواری ئاوێزان وەکوڵێ تێکەڵبوون و ئاوێتەبوونی ئاسمان و زەوی وەکو جەنابەت فەرمووی ئەو فەرموودەمان هەیە کە بەگشتی بۆ پێش ڕەمەزان و دوای ڕەمەزانیشەکە خوای گەورە لە سەیەکی شەودا خۆی دێتە ئاسمانی دنیا و دەڵێ بەندەکەم داوای لێخۆش بوون داوای ڕسق داوای منداڵ داوای هەر شتێک دەکات پێم داوای بکە با من پێی ببەخشم کاتە لە شەوی قەدریشدا ئەمە هەر گشتیەوە شەوی قەدرەگە مەلایکەتیش بێ خوا جەلە جەلال و خۆشی لە سەیەکی شەودا دێتە ئاسمانی دنیا ئەمە ئەو فەرمودەی کە جەنابەت باست کرد هەیە بۆ تەواوی ساڵ بۆ تەواوی کاتەکانی شەو و فەرمودەکەش فەرمودەیەکی صحیحدا صحیحە و ئێمە هیچ گومانێکمان لێ نییە و ئەو فەرمودەیە لەگەڵ شەوی لەیلەة القەدردا هیچ تێگیرانێکی تێدا نییە یعنی شەوی لەیلەة القەدر سەرەڕای ئەوەی کەوا خوای پەروەردگار دێتە ئاسمان یەکەم لە سەیەکی شەودا دەفەرمێ کێ داوام لێ دەکا بابی دەمێ کێ پەنام پێ دەکە با پەنای ببەم حەج داواکاری بکەی خوای پەروەردگار ڕەب العالەمین دەیویستێ بەڵام لە شەوانی لەیلەة القەدرا بێگومان تایبەتمەندێکی خۆی هەیە ئەمیش ئەو شەرەف و ڕێزەیەکەوە خوای پەروەردگار بەخشیوێتی بۆ شەوە سەرنج بدەکات ریاض کە خوای پەروەردگار باسی فریشتەکان دەکا خۆ جبریل عەلەیهی سەلام لە زمری فریشتەکانە گەورەی فریشتەکانە بەڵام خوای پەروەردگار لێرەدا دەفەرمێ چی فریشتەکان و جبریل دادەبەزێ ئەم شەرەفەی داوە بە کێ ئەم شەرەفەی داوە بە جبریل عەلەیهی سەلام کەوا ڕوح مەبەستی پێی جبریلە چونکە زانایان دەفەرمون لە دوای مردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم آخر دابەزینی جبریل عەلەیهی السلام لە کاتی پێش سەرمەرگی پێغەمبەری خوادا بووە صلی الله عليه وسلم ئیتر جارێکی تر جبریل نهاتۆتە سەرزەوی نایەتۆتە سەرزەوی ئیلا لە شەوی لەیلەة القەدر خوای گەورە جەلە جەلاله لە شوێنی تری قورئانە فەرمێ کەسێ دوژمنایەتی جبریل بکە من كان عدوا لله وجبريل وميكال هتاوكو كوتاي آياتك هذا سورة البقرة دا إما بيقومات جبريل قوري فريشتا كان وبيغمري خاص صلى الله عليه وسلم لشندهاش وينا باسي جبريل دكا وهروها أميني وحيا رسولي وحيا كاتو ولاي بيغمري خاص صلى الله عليه وسلم بلام ما بس كما ليرا داتشيا أوي كوات جبريل كقوري فريشتا كان شوا دوريان قرتوا وكو عظمته شوكتي يقول لبو جبريل ديت أخوار رواني كجاري كتر جبريل لغير شوي ليلة القدر دا نايتو سرزي زۆر باشە مامۆستا ڕابعی ئەدەبی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ خودایە بەهەشت بدە بە دۆستەکانت و دۆزەخیش بۆ نەیارەکانت من هەر خودی خۆتم دەوێ
شێخ عەبدولقادری گەیلانیش دەفەرمێ خودای ئەگەر لە قیامەتدا دەرکەوت ئەو ڕێی من بەرەو تۆ هاتووم هەڵە بووە و بڕیارتدا بمخەیتە دۆزەخ جارجار سەرێکم لێ بدە چونکە من زۆر عاشقی خۆتم. کاک ناسری سوبحانی خۆشمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ دەفەرمێ ئەگەر هیچ پاداشت و سزایەک لە بەرامبەر عیبادەتەکانە نەبووایە بەس بەو چێژە ڕوحی و معنەوەی کە دەستم کەوتووە هیچ کاتوازم لە نوێژ و پەرستش نەهێنا. مەبەستمەوەیە تا چەند ئێمە پێویستە بەڵێ چاومان لە ڕەزامەندی خوا و بەدەزێنانی پاداشتێکی زۆرترە، بەڵام تا چەند پێویستە لەیلەتول القەدر بۆ خۆ پەروەردەکردن بێ. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ کابراکە لە حەج دێتەوە وەکو منداڵێکی ساوایە پەڕەیەکی سپی وەکو ئیحرامە سپیەکەی بەری وایە و هەوڵ بدات غەیبەت و جنێ و قسەی ناقۆڵە ئەم شتانەی نەبێ. تا چەند پێویستە لەیلەتول القەدر پەروەردەکردن و ئاراستەکردنێکی جوان بێ و سبەی کە چوینە بازار لە تەرازووە لە بازرگانیا لەگەڵ دراوسێکانمان لەگەڵ شۆفێری تەکسیا قسەی خراپ کردەوەی خراپمان لێ نەوەشێتەوە. جوانە ئەگەر ئێمە گەڕێنە بۆ لای قورئانی پیرۆز حکمت و فەلسفەی ڕۆژوو چێکا غڕیاز لعلكم تتقون ئەمە لە ڕاستی ئەمە پەروەردەکەیە پەروەردەی ڕۆژوو ئەم پەروەردە بە ئینسان دەبەشێت. ئیتر معنای تەقوا بێگومان زۆر هەڵدەگرێت لە تەفسیر و لە شیکاریدا. ئەو قسەیەکەوە ڕابعی عەدەوی دەیکات یاوەکو شێخ عەبدولقادری گەیلانی یاوەکو هەر زانە و خواناس و عاریفێکی تر دەیکا خوای پەروەردگار لە ئێمەش و لە ئەوانیش ڕازی بێت. وەبیرمان دەخاتەوانێک کە ئینسانی موسڵمان لە دنیادا دەبێ هەمیشە لە بینی خەوف و ڕەجا ئابژی. ئەگەر بێت و عیبادەت و خواپەرستی ئینسان لە نێوانی خەوف و لە نێوانی ڕەجادا نەبێ تام و چێژی عیبادەت ناکات و لە عیبادەتیش تێناگات. بترسی لەوەی کەوا خوای پەروەردگار وەخافونی ئین کنتم مؤمنین ئەبێ ئێمە لە خوای پەروەردگار بترسین و هەروە دەبێ ئێمە هەمیشە ڕەجامان هەبێت. من كان يرجو لقاء الله هەر کەسێ بەتەمای خوای پەروەردگارە بەتەمای لیقای خوای پەروەردگارە. بۆیە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ ئەفەرمێ چی لە دەربارەی خەوف و ڕەجا دەڵێ لە قیامەتە دەترسم بڕیار دڵخۆشم بۆی کەوا بڕیارێ بدرێ بڵێن تەنها یەک کەس دەچێتە بەهەشتەوە ئەویش عومەر تەنها تۆیت. پێچەوانەکەشی دەڵێ دەترسم لە قیامەت و لە دوا ڕۆژدا تەنها یەک بڕیار ئەویش ئەوەیە بڵێن هەموو عالەم دەچێتە بەهەشتەوە بەڵام تەنها عومەر ناچێتە بەهەشتەوە. ئەمە تێگەشتن لە ڕۆحی قورئان تێگەشتن لە نێوان خەوف و ڕەجاءدا. ئەمێنێتەوانێ ئایا ئێمە عیبادەت و خواپەرستیەکان بە خەوف و بە ترسەوە بکەین دەکرێت و دروستە زانانی ئەهلی سونە جەماعە بۆمان باسەکەن لە ڕوانگەی قورئانی پیرۆزەوە وەدعوه خوفا وطمعا يعني ئێوە خدای پەروەردگار بپەرستن وەدعوه يعني وعبدوه هەم لە ترسیش و هەم بە تەماحیشەوە بترسین لەوەی کەوا دەمان خاتە دۆزەخەوە چونکە بەڕاستی ئێمە بەوەی کردەوەکانی خۆمانەوە بەرەو دۆزەخ ئەچین و تەماحیشمان هەبێ بەوەی کەوا بەهەشتمان دەست بکەوێت چونکە بەڕاستی بەدەستهێنانی بەهەشت کە کاڵای خوای پەروەردگارە بە ئاسانی بەدەست نایە. دەبێت تەماحمان بۆی هەبێ تێکۆشانمان بۆی هەبێ هەوڵمان بۆی هەبێ بۆی ئینسان هەچ کاتێک شتێکی خۆش بیست شتێک بەلایۆ گرنگ بوو لە ڕووی المستەقبەلی داهاتووە بۆی ڕوانی لێرەوە هەنگاوەکانی زیاتر بۆ دەنێ بەڵام کەسێک بەڕاستی دووربین نەبوو داهاتووی نەبینی ئینسانی مسلمان داهاتوو دەبینێ دووربینە بۆ قیامەت بۆیە خۆی ماندوو دەکە ئەوەتانێ بە ڕۆژوە تین و برسیە ئەوەتانە لە گوناه و لە تاوان خۆی دوور ئەخاتەوانێ بۆیە هەموو ئەمانە پێمان دەڵێ دەبێ ئێمە پەروەردەیەکی تەندروستمان هەبێت وەکو چۆن لە مامەڵەکردنمان و لە هەنگاونانمان بۆ لای خوای پەروەردگار دەمانەوێت بەهێزتر و چاکتر بین لە مامەڵەکردنمان لەگەڵ عەبد و بەندەکانی خوای پەروەردگار چ لە ئاستی هاوڕێکانمان چ لە ئاستی خێزانەکانمان چ لە ئاستی سیاسەت و حکومڕانیمان چ لەگەڵ خەڵکیدا بەگشتی بە تایبەتی لە نێو بازار و کاڵا و کەلوپەل و شتومەکدا و هەروە کرێن و فرۆشتەکاندا دەبێ ئێمە بەشی ئەوەندە پەروەردەی قورئانی پەروەردەی ڕۆژوانی ڕاستەقینەمان وەرگرتە بێت کە ئێمە ئەو کەسانە بین کە لە بازاردا ناستامەیەکمان هەیە ڕۆژوانی سینە پاک ڕۆژوانی دەستپاک ڕۆژوانێکەوە بیر لە حەرا ئەوەی بیری لێ نەکەن و بابەتی حەرامە. یەکێ قسەی پێ بگوتە بە پێی ڕێنمایەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئینی صایم یا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما یعنی مەبەستمەوەیە نەک خۆمان نەبین بە عەزیەت بۆ خەڵک ئەگەر تەنانەت خەڵک عەزیەت و ئازاریشیدان ئێمە قورئانیانە و پێغەمبەریانە وەڵامی بینەوە. بەتەکید پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو فەرمودەیە دەربارەی ڕۆژوو بۆچی چکوا لە ڕۆژوودا ئینسان
لەوانەیە زۆر جار سەبر و ئارامی لەدەست بدا بۆی تیونێتی بۆ هی برسیەتیەوە چونکە لە ڕووی علمیشە ئەوە سەلماوە هەچ کاتێ ئینسان برسی بوو لەوانەیە وەکو بڵی دەمارەکانی مێشی ئینسان زۆر جار تێکچوونێک و گۆڕانکارێکی بەسەردادێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە زانایی و حەکیمی و هەروەها لە توانایی خوای پڕگا کە بەخشیوەتی بم پێغەمبەرە کە هیچ شتێکی بەجێ نەهێڵاوە سەیرێکی لێرادا چارەسەری ئەم دەردەشی بۆ کردوین دەرمانی ئەم دەردەی بۆ داناوین ئەگەر هاتوو یەکێ شەڕی لەگەڵدا کردی ئەگەر هاتوو یەکێ جنێوی پێدای فقل إني صائم يعني پێ بڵێ من بە ڕۆژوم ئەتوانم قسەت پێ بڵێمەوە ئەتوانم ڕوبەڕوود بمەوانێ بەڵام من پێغەمبەرەکەم صلی الله عليه وسلم پەروەردەی کردوم بۆیە گرنگە بە تایبەتی ئەو ڕۆژوانانی کەوا لە کار و کەسابەتە سەرقاڵن بە تایبەتی بە ڕۆژە کە لە شەودا بە شێوی لەیلەتول قەدر بەسەر دەبەن پێویستە لە ڕۆژیشە ڕنگدانەوەی شەوی لەیلەتول قەدریان پێوە دیار بێ بۆچی یەکەم بۆ ئەوەی کەوا عیبادەت و خواپەرسیەکانیان بە ئەزیەت و ئازاری مسلمانان هەڵنەوەشێتەوە دووەمینیشی ببنە قودوە ببنە مامۆسا ببنە پێشەنگ ببنە نمونە یعنی خەڵکانی کە تا ئێستا بەهۆش خۆیانە نەهاتوو نەتەوانێ هەتاوەکو ئێستا بە ڕۆژوو نەبوون هەتاوەکو ئێستا تۆبەیان نەکردوتەوانێ ببینن ئەم ئینسانە بە شەوانمان دوی شەوانی مزگەوت و لەیلەتول قەدردا بە شەویشان متەوەکیلە پشت بەسە بەخوای پەروەردگار ئەوەتانی ئەزیەت و ئازاری خەڵک نادا ئەوەتانی پشتی بەخوای پەروەردگار و ڕستەکەی لەخوای پەروەردگار هەر لە سەرەتای بەرنامەکەەوە تا ئێستا حەزم کریا ویستم بەرنامەکە بە ئاراستەیەکی پەروەردەیی و معنەوی و ڕوحیانەیە بەرم ئەم چەند خولەکەی کەماوە حەزەکەم وەکوڵێ ئەحکامیانە یام ئەو یاسا و میکانیزم و ڕێکارانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یا قورئان دایناوە لە شەوی قەدردا چی بکەین چی بڵین چۆن هەڵسوکەوت بکەین لەکەیەوە بۆ بمێنەوە پێم خۆشە و زانیاریانە بۆەوەی کە بینەر ئێستا بە نیازە ئەم شەوانە کەماوە شەوی قەدر زیندوو بکاتەوە ئێمە چۆن دەست پێ بکەین ئامادەکاریەکان ئامادە سازیەکان ڕێکارەکان چین بۆ ئەوەی بچینە نێو قوڵایی شەوی قەدری پیرۆزەوە دایکمان عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێت کە وەصفی پێغەمبەری خوا دەکات صلی الله عليه وسلم دەربارەی گرنگیدانی بە شەوی لەیلەتول قەدر دەیفەرموو چی وأحیا لەیلە شەوەکەی زیندوو دەکردەوە ئەمە بەڵگەی لەسەر چی کاگریاس بەڵگەی لەسەر ئەوەی کەوا شەومان هەیە شەوێکی مردووە شەومان هەیە شەوێکی زیندووە زیندوێتی شەو بە عیبادەت و خواپەرستیە بە یادی خوای پەروەردگارە بە قورئان خوێندن و بەڕستنی دوو دڵۆپە فرمێسکە لە پێناوی خوای پەروەردگارە بە تەفەکر و بیرکردنەوەی لەوەی کەوا ئەی مرۆڤ تۆ لەکوێ دایت ئەی مرۆڤ تۆ خوایەکت هەیە کە خالیقێکتە کە رب العالمینە کە بەدیهێنەری تۆیە کە خوڵقێنەری تۆیە کە ڕۆزیدەری تۆیە شایستەی ئەوەیە کەوا تۆ عیبادەتی بۆ بکەیت وەروە بیپەرستی وەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم مثل الذي يذكر ربه والذي لا يذكر ربه كمثل شي الحي والميت وەکو مردوو زیندوواتانێ کە سەیادی خوای پەروەردگار دەکاتەوانێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێرە تعریفمان بۆ دەکا کەوا بوو دەکرێت ئێمە لە ڕووی زەمانەوە زەمانێکی ئاوەدانی بکەین بە عیبادەت و خواپەرسی لە ڕووی مەکانیشەوە شوێنەکانمان بە عیبادەت و خواپەرسی بکەین ئەو هەنگاوانە چین کە ئێمە پێویستە لە هەموو ئەم کاتە بە تایبەتی لە شەوانی لەیلەتول قەدرا بیگرینە بەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەم شت تێکۆشان و لێبڕانی زیاتر ئینسان لێ ببڕێکەوە شەوانی لەیلەتول قەدر بە تایبەتی ئەم دەشەوە بێگومان حکمەتێکی تایە کە شەوەکە بیزات دیاری نەکراوە هەر لە ئێوارە لە نوێژی مەغریب و لەیلەتول قەدر دەست پێ دەکا هەتاوەکو بەرە بەیان و دوای مەطلعی الفەجر هەتاوەکو نوێژی بەیانی بە تەواوەتی کە خۆر دەکەوێت بێگومان ئەمە لە ڕووی زەمانەوە کاتێکی زۆرە بوو ئەوەی کەوا ئینسان ئەگەر نەتوانێ هەمووشی ئاوەدان کاتەوە بە عیبادەت بەشێکی زۆری لە سەعاتێ 2 سەعات زیاتر کەمتر بە عیبادەت و بە خواپەرسی ئاوەدان کاتەوانێ بابەتی ئەحکامەکان وەکو بابەتی هەچ حکومێکی تر واتانێک کە ئینسان بۆ عیبادەت و خواپەرسیەک خۆی ئامادە دەکات و یەکەم شتێکیش بۆ ئینسان بێگومان بۆ ئەوەی کەوا سەرمایەکەی پارێزراو بێت بریتێ لە چی بریتێ لە ئیخلاص بریتێ لەوەی کەوا بە نیەتی خوا لە خۆ ڕازیکردن مەرجی ئەساسیە چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى بۆیە بابەتی ئیخلاص بەڕاستی زۆر گرنگە بۆ ئینسانی مسلمان ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء ويقيموا الصلاة بێگومان ئەمە فەرمانی خوای پەروەردگارە جا ئەگەر ئەم مسلمانە لە ماڵەوە دانیشتووە ذکر دەکا قورئان خوێنێ نوێژ دەکا بەبەستی خوا ڕازیکردن تاکە کەسی باشترە یا کۆمەڵکاری لە زیندووکردنەوەی شەوی قەدرە بە قەناعەتی من دەکەوێتە سەر کەسەکە یعنی کەسی وایە لەوانەیە تا لەگەڵ خەڵکێکی مسلماندا کە دەبینێت ئەوان بەردەوامن و هەروەها چست و چالاکن ئەمی لەوانەیە چست و چالاک بێت هەرچەندە لە ڕووی سونەتە و دروستە ئینسان لە ماڵەوە عیبادەت بکات و شەو نوێژ باش مامۆستا لە نۆمینەی حاجیانە ڕۆژوو ئەفزەڵترینی عیبادەتەکانە لە دەشەوەکەی قەدرە
چ عیبادەت و پەرستشە دوعایە زیکرە نوێژە قورآن خوێندە کامیان لە پێش هەمویانەوە چونکە عیبادەتەکان هەرچیە بێ هەر باشن و خۆی هەمویان پەسەند دەکات بەڵام کامیان لە ترۆپک و لووتکەیەوە ساوە مرۆڤ بتوانێت زۆرترینی ئەو عیبادەتە بکات لەو شەوەدا. سوفیانی سەوری دەفەرمێت من ئەگەر بکەم بە شەوی لەیلەتول القەدر تاقە شتێکە بەلام و خۆشەویستە دوعا و پاڕانەوەیە. حتا هەندێک لە زانایان دەفەرمون دوعا چۆن دەڵێت چۆن وەکو خۆی دوعا الدعاء مخ العیبادە بۆ شەوانی لەیلەتول القەدریش بەڕاستی کاکڵە و جەوهەری خواناسی دوعا و پاڕانەوەیە. خۆ ئەگەر کرا بە نوێش لە ناو نوێژەکەدا کە دەگەی بەو ئاەتانی کەوا پەناگرتنی تایە بەخوای پەروەردگار پەنا بگری بەخوای پەروەردگاردا داواکردنی تایە لە خوای پەروەردگار داواکردنی تێدا عەرز بکەی بۆ خوای پەروەردگار و نوێژی زیاتر بکەی وەکو دوعا هەر وەکو عائیشە ڕزای خوای پەروەردگاری لەسەر بێ دوعای تایبەتی لەیلەتول القەدری لە پێغەمبەری خوا و بۆ ئێمە نقل کردووە اللهم إنك عفو تحب العفو فاعف عني وهمو جۆرەکانی عیبادەت بەپێی کەسەکە چی پێ دەکرێت ئەوە بە عیبادەت. مرۆڤێک ئێستا لە زیندانەکانایە ژنێک بۆ نمونە لە سووڕی مانگانەیە لە زەیستانیایە پیرێک لەسەر قەرەوێڵەی نەخۆشیەکەیەتی نەخۆشە لە خەستخانەکانە کەوتووە ئەمانە چۆن سوود لە شەوی پیرۆزی قەدر وەربگرن ئایا ئەمانەش دەتوانن پشک و بەشی خۆیان چنگ بخەن؟ بەتەئکید مژدەیەکمان هەیە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەفەرمێت معنای حەدیثەکە وەتانێ خودای پەروەردگار ئەو کەسەی کەوا لە کاتی ناتەندروستی و هەروەها نەخۆشیدا عیبادەت و خواپەرسی بۆ ناکرێت خودای پەروەردگار ئەجر و پاداش و عیبادەتی ساڵانی لە ساغی بۆ دەنووسی. ئەمە مژدەیەکی زۆر گەورەیە. ئیتر زیندانی بێ خوشکان بێ لە سووری مانگانەدا پیاوێکی پیر و بە ساڵاچوو بێ گەنجێ بێ کە مەسال لە شوێنێکدا بەڵام دڵنیا بن وەکو زانایان دەفەرمون ئەمانی پشتی خۆیان لەو عیبادەت و خواپەرستی هەیە بە پێی نیەتەکەی خۆیان بۆیە چیان پێ دەکرێت فاتقوا الله ما استطعتم چیتان پێ دەکرێت لە خواناسی ئێوە ئەنجامی بدەن چونکە لە ڕاستیە إنا لا نضيع عمل عامل منكم من ذكر أو أنثى خدای پەروەردگار کار و کردەوە و هەوڵ و تێکۆشانی ئیمانداران چ لە نێر چ لێمێ هیچ کاتێ زایە ناکە و بۆیان تۆمار دەکرێت بۆی ئەوان لە شوێنی خۆیانەوە دەتوانن چیان پێ دەکرێت ئەوەی کەوا بەزاریان و هەروەها لە نوێشکردن لە پاڕانەوە لە قورئان خوێندن لە بیرکردنەوە لە دەسەڵاتی خوای پەروەردگار بەتایبەتی ئینسان کاتی تەضیق و ناڕەحەتی بۆ کاک ڕیاس گەنجێک خەڵکێکەوە لە زیندانیا بێ پیاوێکی پیر بێ ئافرەتێکە مەساڵانەیە کێشە و گرفتی هەبێ بەڕاستی ئەم شەوانەی لەیلەتول القەدر بەگشتی و شەوی لەیلەتول القەدر بەتایبەتی ئەگەر خوای پەروەردگار بە نەسیبی بکە پاڕانەوە تیایدا زۆر گرنگە ئەساوە لەعەلە بەڵکو خوای پەروەردگار لەو میحنەت و لەو زیندانی و لەو ناڕەحەتیە ئەم ئینسانە دەرباز بکات. زۆر سپاس بۆ بەڕێز جەنابی مامۆستا عەبدوڵڵا ڕەشید پێنجوێنی سپاس بۆ بەڕێزتان مامۆستاگیان سپاس بۆ پێی بەجوانەکانتان تاعات عیبادەتیشتان خوب بێ خوای گەورە ئینشاءڵڵا لە ئێمەش و لە بینەرانیشی قبوڵ بکات. زۆر سپاس بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست پێم خۆشە لە کۆتایی بەرنامەکەدا یەکێک لە شیعرە زۆر جوان و فەلسەفە قوڵەکانی عارفی گەورەی کورد مەحویتان بۆ باس و ڕاوە بکەم دەفەرمێ لەگەڵ گریان و نزاری حازرە فەریاد ڕەزمەحوی لیەبکو و ڕێدەدا پیری تەریقەت تفلی ساوابێ. ئاماژە بەوە دەکا کە زۆرجار لە کۆمەڵگەی کوردی خۆمانە دایکی شیردەر ئەگەر لە دەرەوە بێ یا سەرقاڵی ئیشوکاری ناوماڵ بێ کاتێک کە منداڵەکەی برسی بێ یا بگری لە ڕێی بزواندنی شیری مەمکەکانیەوە ئاگاداریەک یا پەیوەندیەکی ڕوحی بۆ دروست دەبێ و دەچێت بە سەردەمی مناڵەکەیەوە. مەحویش ئاماژە بەو ئاەتە قورئانیە دەکا کە دەفەرمێ فەلیەضحەکوا قەلیلە وەلیەبکوا کەثیرا ئەفەرمێ مەحوی تۆش بەم تەمەنە پیرەی خۆتەوە بەم ڕیشەسپەی خۆتەوە بگری هەمیشە فەریاد ڕەسی حازرە چونکە لە فەرمودەیە بۆمان هاتووە کە خودای گەورە زۆر لە دایک و باوک بە ڕەحمتر و بە سۆسرە بۆ بەندەکەی بۆیە مەحوی دەفەرمێت تۆش بگری لە ڕوانگەی و ئاەتەی فەلیەضحەکوا قەلیلە وەلیەبکوا کەثیرا تا فەریاد ڕەسێکی ڕاستەقینە کە لە دایک دڵسۆزتر و بە ڕەحمترە بەهاناتەوە بێ و پێداویستیەکانی ژیان و قیامەتت بۆ دابین بکە. بە ئومێدی ئەوەی ئەم شەو خوا ببێتە فەریاد ڕەسی هەمومان و دەرکێشانمان لە تەواوی جەهالەت و تاریکیەکانی دنیا و بردنی ئێمە بەرە و ڕۆشنایی و ئاسوودەی قیامەت. تاعات و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ بێت تا بە یەکگەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان دەگەم.
بسم الله الرحمن الرحیم. مسلمانانی ئازیز، ئیماندارانی دڵاوە، خۆتان شایەتی ئەوەن کە کەناڵی ئاسمانی پەیام لەو ڕۆژەوە دەستی بەکارکردن کردووە. ئەگەرچی بارودۆخ بۆ دامەزراندنی کەناڵی ئاسمانی ئیسلامی زۆر دژوار بوو، بەدەیان و سەدان پەرچ و لەمپەر لە بەردەمیدا دروست دەکرا، بەڵام بە دروشمی لە ئێوە حرەکەت و لە خودا بەرەکەت بەسەر زۆرینەی کۆسپەکاندا سەرکەوتین. وەک دەبینن 12 ساڵی تەواوە کەناڵی ئاسمانی پەیام لە خزمەت دین و ژینی ئێوەدایە و جوامێرانە داکۆچی لەو حەقە ئیلاهیە کردووە کە ئێوە باوەڕتان پێیەتی. خۆشەویستان، ئێوە باش دەزانن ئەم کەناڵە کە هەر لە سەرەتاوە بە هاوکاری ئێوەی دڵسۆز و خەمخۆر دامەزراوە، بەردەوام بەرەکەتی خوایی و بەخشینەکانی ئێوە هێزیمانەوەی بووە. ئێستاش و لەم مانگە پیرۆز و پڕبەرەکەتەدا ئەگەرچی بە ئەندازەیەکی زۆر لەبەر دروستکردنی دەیان کێشە و گرفتی هەنووکەیی بارودۆخی هاوڵاتیانمان باش نییە، بەڵام هێشتا ئێمە چاومان لە کەرەمی خودا و بەخشندەیی ئێوەیە کە دەستان بە کەناڵەکەتانەوە بێ تا نەکەوێ. کوردەواری گوتەنی لە زۆر زۆر و لە کەم کەم هیوادارین بتوانن هاوکارێکی جددی بن بۆ مانەوەی کەناڵەکەتان و هۆکارێکی خێر بن بۆ ڕزگارکردنی لەم تەنگەژە داراییە. ئەمەش لە پێناوی ئەوەی کە پەیامی ئیسلامەتی لە کوردستاندا ڕوو لە کزی نەکات و بەردەوام بیر و باوەڕی ئیسلامی بگاتە ماڵ و خێزانەکانتان. مسلمانانی دڵسۆز، ئەم مانگە فێری بەخشندەییمانەکات، مانجێک کە پاداشتی بەخشین چەند قات و چەند بەرامبەرە لای خوای گەورە. لە ئێوەی خێرخواز داواکەین هاوکارمان بن بۆ بەردەوامی کەناڵی ئاسمانی پەیام تاکو ئەم مینبەرە حەق بێژ و ڕاستگۆیە لە مسلمانان ئێستا لە نێو ئەو مانگە پڕپەرستشەیە خۆیان دەبینەوە. لە نێو مانگەکەشدا لە دەڕۆژی کۆتایی کە زیاتر گرنگی بە زیندووکردنەوەی شەوانی قەدر دەدرێ و تیایدا بەهرەمەند دەبن لە پەرستشی گەورە. چۆن ئیستیقامەمان هەبێ لەسەرم جۆرە پەرستشە بەردەوام بین بمێنینەوە. سەرەتا ئەمەوێ ئەم بەرنامەیە ناو بنێم شەکوای حاڵ، ناوی بنێم گفتوگۆیەک بە زمانی دڵ، چۆن بتوانین لە بەروبوومی ئەم پەرستشە ئەم نمایشی بەندایەتیە بۆ پەروەرێنی بە حەق لەم کەشە بڵندەدا بمێنینەوە. ئێمە چۆن هەست بکەین لە ناو ئیستیقامەیە ماوینەتەوە. ئیستیقامەمان بۆ دروست بووە هەیە. ئەم خەڵکەیەتە مزگەوتەکەەوە و دەموچاوێکی جوان ئەشوا و دەستنوێژێک ئەشوا و ڕوو ئەکاتە ئەو خالەقەی خۆی. ئەمەوە من تابە مەعەکەیە، ئەمە یەتە ناو ئەم دائیرەیەوە، دائیرەی تەوبەکاران، ئەوابین، خۆشەویستانی خوا، خۆشەویستانی ئەم ڕێبازە مەزنە. دەی ئەموە من تابە مەعەکە بەڕاستی پێویستی بە شەو نخۆنی هەیە، پێویستی بەوە هەیە چۆن ئەم پێڵۆی چاوە دەپارێزی ئەویش بپارێزی. واللهی ئوستازیان ئیمان هێنان زۆر ئاسانە، بەس بەخوا ئیستیقامە زۆر گرنگە. لەو بەرهەمانەی تر کە لە ئیستیقامە ئەیان چنینەوە ترپەی لێدانی دڵنا، ترپەی لێدانی ئیمان پێم ئەڵێ وەلی ڕەبیکە فەصبر، بۆ پەروەرێنی خۆت سەبر بگرە، یا ئەم مەجلیسە بگۆڕە یان بەجێ بێڵە، یان ئەو کەناڵە بگۆڕە یان بە خۆت ئابچۆرۆ.